لە پێشبڕکێکاندا نابێت هیچ کات بەرامبەرەکەت بەلاواز بزانیت. گرنگترین کار کە پێویستە بیکەیت زیادکردنی تواناکانی خۆتە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک یەکێک بوو لەو زانکۆیانەی لە قۆناغی یەکەمدا توانی خاڵێکی پێوانەی تۆمار بکات بەرامبەر زانکۆی ئیشک بە کۆی 130 خاڵ بەرامبەر 85 خاڵ بوو بە براوەی پێشبڕچێکە. زانکۆی ئیشک 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 130 خاڵ. 130 خاڵ ژمارەیەکی پێوانەیی بوو لە خاڵەکانی زانکۆی پزیشکی بەرزتر بوو کە توانی بووی 115 خاڵ تۆمار بکات بەرامبەر زانکۆی کوردستان. زانکۆی هەولێری پزیشکی 115 خاڵ. زانکۆی کوردستان 85 خاڵیە بەڵام بەجێمان دێڵێ دواتر زانکۆی لوبنانی فەڕەنسی توانی ئەم ڕکۆردە بشکێنێت بەو 135 خاڵەی بەرامبەر زانکۆی سلێمانی تۆماری کرد. زانکۆی سلێمانی 75 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی 135 خاڵ. بەڵام زانکۆی بەیان لە قۆناغی یەکەمی بەرنامە ڕکابەرێکی ئاسانی هەبوو ئەوی زانکۆی نەوڵج بوو توانی بە کۆی 85 خاڵ بەرامبەر 75 خاڵ سەرکەوتن تۆمار بکات. زانکۆی نۆلج 75 خاڵ. زانکۆی بەیان 85 خاڵ. بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ڕکابەرەکەی زۆر بە ئاسان وەرگرت ئامادەکاری تەواوی خۆی نەکرد. ئەوەی توانی زانکۆی پۆلیتەکنیکی لەم قۆناغە ڕزگار بکات لاوازی ئامادەکاریەکانی زانکۆی بەیان بوو کە بەبێ استراتیژی کەتەگۆریان هەڵدەبشان لە هەمان کاتدا باش خۆیان ئامادە نەکرد بوو بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەیە. بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک توانی تەنها بە 70 خاڵ بەرامبەر 50 خاڵی زانکۆی بەیان ئەم قۆناغە ببڕێت و زانکۆی بەیان ماڵ ئاوایی لە پێشبڕچێکە کرد. زانکۆی بەیان 50 خاڵی بەدەستهێنا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 70 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. لەگەڵ هاوڕێکانم زۆر باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم قۆناغا لەبەرەوەی ئەم قۆناغا قورسترە لە قۆناغی پێشووتر و زۆر باوەڕمان بە خۆمان هەیە و دڵنیان لەوەی کە ئینشەڵا سەرەکەوین. ئامادەکاری باشترمان کردووە و بردنەوە بەلامانەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە جێگەی ئەو متمانەیە بین کە هاوڕێکانمان ئێمان ناردووە بۆ ئێرە و شایانی ئەو متمانەی بین کەوان پێیانداین. ئەمجارە جیاوازتر لە پێشوو ئەمانەوە سەرکەوین زانیاری باشمان کۆ کردوتەوە زۆر باشتر خۆمان ئامادەکرۆ لە قۆناغی پێشووتر ئەمجارە بە دڵنیایەوە سەرەکەوین. ئێمە لە هەڵەبجەوە هاتوین ڕێگەیەکی زۆر دوورمان بڕیوە هیوادارین ئەم جارەش وەکو جاری پێشوو بتوانین سەرکەوتوو بین زۆر خۆمان ماندوو کردووە خۆمان هیلا کردووە هیوادارم بیبینەوە ئەم جارش. ئەم جارە بە تیمێکی باشترەوە هاتوینەتەوە دیارە هەوڵی زیاترمان ناوە خۆمان هیلا کردووە بۆەوەی بردنەوەیکی باشترم سۆگەرکەینەوە لەو باشتر ئاماژەمان پێکرد بردنەوە خاڵی ئەساسی نییە لێرەیە تەنها بەشداریکردنەوە و ناسینی و برادرانەیە بەڵام هەڵبەت ئێمە بەدەر لە مەشتمە حیشترمانەیە کە بردنەوەکەیە. ئێمە تیمی زانکۆی زاخۆنە لە قۆناغی یەکێمە دەرباس کرد چۆنە قۆناغی دوێ مەخۆ حاضر کردە بۆ ئەف قۆناغەژی و مەباوەری بەخۆ هەیە و باوەری بە تیمی خۆ هەیە و ڕاستی شەونخونیەکی زۆر باشمان کردووە بۆ ئەو بەرنامەیە بە دوای پرسیارێکی زۆر داگەڕاوین تا سەرکەوتن بەدەستبێنین و بەردەوام بین بۆ خولی سێ. ئێمە هاتوونێ بۆ سەرکەوتن استراتیجیەکی باشماندانەوە خۆمادیگە باشمان کردووە ئینشەڵا هەوڵ دەین باشی نمرە بەدەستبێنین چ خاڵ خۆمان نەدۆڕین و منافسەکەمان بخەینە زاوی کە ناتوانین شتێک بکەین.
خۆ گەلێک بۆشە ئەمە دەکیری والحەمدلله مەزانیۆریت بۆشت هەین و مەخۆی مهەیە کردی بۆ vê مرحلە ئینشاءڵڵا سەرکەفتەی بدەستخەوە بینم زۆر بە جوانی ڕیسێرچمان کردووە زۆر زانیاریمان پەیدا کردووە بۆ ئەوەی کە خولی دووەمیش هەر بە ئاسانی وەلەو زەحمەتە کە پێمان ناکرێت بەس ئیشەڵا دەتوانین بۆ زانیارە کە پەیدامان کردیە بەشداری بکەین و ببینەوە ئەمە قوتابیت خۆ باش ئامادەکردینە و پڕ زانیارێتەوە باشن هیویدارم سەرکەم vê قۆناغی وەک قۆناغادی هەروکو چۆن لە قۆناغی یەکەم سەرکەوتوو بین ئەم جارش خوێندکارەکانمان بە شێوازێکی تۆکمەتر و باشتر خۆیان ئامادە کردو و باوەڕمان بە تواناکانیان هەیە و بۆ سەرکەوتن هاتووین. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە دیداری و ئازیز شادەبم لە قۆناغی نیوەی کۆتا. ئەمڕۆ دوو زانکۆ ڕوبەڕووی یەکتر دەبنەوە ئەوانیش زانکۆی زاخۆ. ئەحمەد عەدنان تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زانستی فیزیا ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی مەزنی بواری فیزیا. عەبدوڵڵا عەبدوڕەحمان تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی کیمیا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا نۆبڵ بەدەستبێنێت لە بواری کیمیادا. کارزان ئیبراهیم تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ڕاکان ئیسماعیل تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە کەرتی نەوت و گاز کار بکات. ڕوبەڕۆی زانکۆی هەڵەبجە. سۆلین نەسرەدین تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی کوردی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ئارام سدیق تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆمەتکار. شنان ئاری تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی زانستی کۆمپیوتەر ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە گەردون ناس. بێریڤان جەلال تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی وەرزش ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە یاریزانێکی نێودەوڵەتی لە تۆپی پێ. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ زانکۆی زاخۆ و زانکۆی هەڵەبجە هەروتان بەخێر بێن. ئامادەن بۆ پرسیاری خێرا؟ هەر زانکۆیەک پرسیارەکەی زانی زوو دەست بنێ بە بۆتۆن. ئەگەر وەڵامەکەی ڕاست بوو مافی هەڵبژاردننی یەکەم کەتەگۆری هەیە. ئەگەر وەڵامەکەی هەڵەبوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ شارۆچکەی پردێ سەر بە چ قەزایەکە؟ زانکۆی زاخۆ. هەولێر. هەولێر. قەزا قەزا. پردێ سەر بە چ قەزایەکە؟ کەلار. گورە کەلار نییە. دەقەق کەلار نییە. وەڵامێک زوو بە ڕەحیماوە. ڕەحیماوە؟ گەڕەکە ڕاوە گەڕەکە. یەک وەڵام بنێ کۆتا وەڵام. ئاڵتۆن کوپری. ئاڵتون کۆپری. ئاڵتۆن کوپری خۆ پردێ. هەڵەیە. شارۆچکەی پردێ سەر بە قەزای دبسە. زانکۆی زاخۆ نەتانزانی بەو شێوەیە دەچینە لای زانکۆی هەڵەبجە. زانکۆی هەڵەبجە مافی ئەویان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێن. وەرزش. وەرزش. ئەی یاخود بی؟ بی. بی. کام لەم بەشانەی وەرزشی کاراتێ بە واتای کۆمەڵێک جوڵەی دوای یەک دێت؟ ئەی کۆمیتێ، بی کاتا، سی کۆبوودۆ، دی کیۆ. سی چرکەتانێ؟ کەواتە بیە. بی بی کاتا. بی کاتا. چۆن
گەیشتنەوە بڕۆی کە کاتا وەڵامێکی ڕاستە. لەگەڵ ئارامە زانیاریمان هەیە لەسەر کاراتی بۆیە کاتامان هەڵبژارد. باشە کیۆ چییە؟ کاتا چییە؟ کاتا جوڵە یەک لە دوایەکەکانە عادەتەن کۆمیتێ پێم وابێت جوڵە تاکەکانە کاکرێت بەس لەگەڵ کۆمیتێ ئەی کۆ بۆ دۆ کیۆ لەسەر ئەو دوانە زانیاریم نییە. زانیاریتان نییە. باشە کاتا بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟ کیمیا. کیمیا. ئەی. کیمیا ئەی. ترشەباران لە ئەنجامی زۆربوونی ڕێژەی کام لەم گازانە لە هەوادا دەبارێت؟ A. CO2 CO B. SO2 N2O C. CO2 N2O D. CO SO2 بیان دیە 100% قد نزم كان بالتأكيد SO2 ئەوە نییە CO2 B B SO2 N2O عەبدوڵڵاه چۆن SO2 N2O تان هەڵبژارد؟ ترشەباران چییە؟ لەکوێ دەبارێت؟ لەسەر گۆی زەوی دەبارێت؟ بەڵێ لە ئەنجامی باران لەگەڵ جۆری بەرد مەسە جۆری لایمستۆنمان هەیە یان نەگرت لەگەڵ قەترەکانی ئازانم لەو ئەنجامە دروست دەبی ئەو جۆرە بارانە پێی دەرێن ترشەباران ئەوکان لێکرد. ئەحمەد هەستی پێ دەکەی کە ترش بێ 100% بەخۆی بیان دیە بەس کامە بزەوت ئەوە لەبەر ئەوەی ترشی گۆگریت کاتی دەڕوا لەگەڵ هەڵمی ئاو لە طبقەکانی سەروی ئاسمان دەکات لێک دەکات ترشەکە دروست دەکات دەڕۆتە عەردە بەردی داخۆران لە بەردا دروست دەکات و دەبێتەوە ستاندنی گیاوشتانە بەس 100% باشە بۆ مرۆڤ بۆ گیانداران زۆر زیان بەخش خراپە یا باشە؟ یەکجار حەسە حەسە ترشەکە بەس خراپیەکەی لەسەر ڕێژی ترشەکە دەوڵێت چەند زیاتر خراپترە خراپە 100% خراپە. باشە بزانین SO2 N2O وەڵامێکی دروستە یا هەڵێ؟ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی هەڵەبجە چی کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی یاخود بی؟ ئەی. کام لەم ڕووبارانە بە ڕووباری پایتەختەکان ناسراوە؟ ئەی ڕووباری دیجلە B. ڕووباری گاما C. ڕووباری دانوب D. ڕووباری نیل سی چرکەتانێ؟ ئەو دوانە لە بینی گاما دیجلە و نیل دیجلە و نیل دیجلە بە پایتەختی گاما و دانوب بەس گاما و دانوب من نازانم دانوب دیجلە بە پایتەختە ئەڕوا بەس دوای پێوترێ ئەو ڕووبارەی کە بە زۆرترین پایتەختەکانە تێدەپەڕێ لە نێوان یانی دیجلە بە بێک پایتەختە دا چرکەتان ماوە؟ نیلیش لەوانێ گاما وەڵام؟ دانوب سی دانوب. سی دانوب. ڕووباری دانوب. بۆچی سیتان هەڵبژار ڕووباری دانوب؟ ڕاستە
دڵنیا نەبووین دیجلە بە یەک پایتەختە تێپەڕێ نیلیش بە هەمان شێوە تەنیا لە نێوان دانوب و نیل کێشەتانە بوو لە نێوان دانوب بوو گامایانی کێشەمانە بوو گاما بەکووا تێپەڕێ معلوماتیش بەمان ئەی ڕووباری دانوب بەکووا دێتە بەڕێ معلوماتیشی داقیقم لەسەری نییە بەس ئەو دوو ڕووبارە بە یەک پایتەختە تێپەڕن دوانەکەی تر ئەیودی نیل بە قاهرە تێدەپەڕێ دیجلەش دیجلەش بە بەغدادە باشە ڕووباری دانوب بزانین وەڵامێکی ڕاستە زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی زاخۆ کاتاگۆری هەڵەبژێرن وەرزش با ئەیوی با ئەی بێ قەچێکە کاراتێ کە وەرزشێکی جەنگیە بە چی واتایەک دێت؟ ئەی دەستی بەتاڵ بی دەستی بەهێز سی شەقی بەهێز دی هیچ کامیان سی چرکەتانەیە ئەی دەستی بەتاڵ سەدا سەد ئەی دەستی بەتاڵ هیچ چەکێک بەکار نایە دروست ئەوە زۆر ئەو ناوی لێ چما دەستی بەتاڵ هیچ چەکێک بەکار نایە لەبەر ئەوە پێ دەوترێت دەستی بەتاڵ هەر بە دەستە شەڕ تەنها دەستە چەکت شتیان تێدا نییە بەرهەندێ ئەوە شتری بەکار نایە دەستی بەتاڵ لەشی خۆت بەهێزی خۆت حرەکات و درستەوەیە باشە کاراتێ لە وشەی کاراتێ لە چی و چی پێگاتووە؟ کارە باوزانم تێ بەڵای نازانم وارکەم بەش کارا و تێ درستە کارا و تێ یعنی دەستی بەتاڵ باشە زانین کارزان زۆر دڵنیا بوو لە زانکۆی زاخۆ زانین وەڵامەکەتان دروستە یا هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی گرتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەڵەبجە ئێوەش 20 خاڵتان هەیە کاتەگۆریەک هەڵبژێرن. تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەیوبی هەیە؟ ئەی کاری گەیتوەی لە نێتوۆرکدا بریتیە لە ئەی گەیاندنی دوو نێتوۆرکی جیاواز بی گەیاندنی دوو نێتوۆرکی هاوشێوە سی گەیاندنی دوو کۆمپیوتەر بەلان دی دابەشکردنی داتا بەسەر نێتوۆرکدا سی چەکەتانێ من نێتوۆرکم ئەمساڵ نەخوێندووە یعنی مەساڵێکی نێتوۆرکی خوێن لەبەرەوە زۆر زانیاری ئەکیدی لە دی ئەم دوشتەش هەردووکیان ئەگەری هەیە ئەم دوانە بن یان گەیاندنی دوو نێتوۆرکی جیاواز یان گەیاندنی دوو کۆمپیوتەر بەلان هەرنا تەرجمە گێتوەی یانی چی دەرگایەک طریقەی دەرگا دا چرکەتان ماوە وەڵام وەڵام دی دابەشکردنی داتا بەسەر نێتوۆرکدا ژنان لە کۆتا چرکە وەڵامەکەم مەدەنەوە دۆزێ پێشتر وەڵامەکەم بنەوە باشترە بۆچی گەیتوەی کارەکەی ئەوەیە دابەشکردنی داتا بەسەر دوو نێتوۆرکدا چۆن گەیشتنەوە بڕواە بەپێی مستەڵەحەکە کە تەرجەمەمان کرد وتمان لەوانەیە لەوە نزیک بێ بەس وەکو بڵێن زانیاری زۆر زانیاریمان نەبوو گەیتوەی ینی دەروازە ئەگەر بە تەرجەمەیەکی حرفی بیکەی باشە ئەگەر لە نێتوۆرکێکەوە بە چینە نێتوۆرکێکی تر بەچیا دەڕۆین هەر بەگەیتەوە بە پەنجەرە ناڕۆین ئۆنیە
باشە بزانین داوەشکردنی داتا بەسەر نێتوەرکدا وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست گەیاندنی دوو نێتوەرکی جیاواز زانکۆی هەڵەبژە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ چی کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیاش تەنها بی ماوە کەواتە بی. کام وڵات لە ئەمریکای باشوور کە سنووری لەگەڵ هەموو وڵاتانی ئەو کیشوەرە هەیە بێجگە لە دوو وڵات؟ ئەی بەرازیل، بی ئەرژەنتین، سی چیلی، دی کوبا. سی شركتانه من هذول الدول جواري معهم كل الدول يعني اكثر شيء عندهم محيط. منو اكثر شيء عنده محيط؟ ويا البرازيل كبيره. البرازيل كبيره بس طلع البحر. البرازيل کارزان کاک سۆران بەس پرسیارەکە دەرێت دوو وڵات بەخۆی هەر یەک وڵات یەکن دەڵێ بێجگە لە دوو وڵات سنووری هەیە لەگەڵ هەمویان بێجگە لە دوو وڵاتێک کاتان نەماوە زوو وەڵامێکم بنێ ئەرجەنتین. بەس وازەح نییە پرسیارە زۆر وازەحە. وڵاتێکە هەموو تەنها دوو نەبیت. ئەحمەد باش تێگەیشت. وڵاتێکە سنووری لەگەڵ هەموو وڵاتانی دەڵێ دوو ئەمریکای باشوور هەیە تەنها دوو وڵات ئێکا دوو وڵاتەوە یەکن وازەح نییە. ئەوە دەرێ وڵاتێک ئەحمەد تۆ بۆ ماشەرەکە دەڵێ یەک لە وڵاتانە سنووری هەیە لەگەڵ هەموو وڵاتەکانی دەوروبەر پشتی تەنها دوو نەبیت یان یەک لەوانە ڕەحمەت لێبێ. ئەوەی کە ئەحمەد دەڵێ دروستە. باشە ئێستا ئێوە ئەرجەنتینان هەڵبژاردووە عەبدوڵڵا. بەڕای ئێوە ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە؟ متأكد سەد نی. یعنی خەریتەکەتان لە پێش چاو نییە. باشە بزانین ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟ وەڵامی ڕاست بەرازیل کە سنووری هەیە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی تر بێژگە لە دوو وڵات نەبێ. زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ ئەدەبیات. ئەدەبیات. ئەی یەکەمین چیرۆکی وەرگێردراو بۆ زمانی کوردی کە وەک کتێب بڵاوکراوەتەوە کام لەم بەرهەمانەیە؟ ئەی تاوان و سزا، بی خاکەکە ماچکە، سی سەرهاتیا جاسم، دی کەمانچەژەن. کەمانچەژەنمان لە مەکتەب بەزان خوێندووە ئەو شتە بەس بیرم نابێ سەڵک بۆ سەر چمەوە تاوان و سزانێ ئەوەی خاکەمەش ئەەکەم سنم بیستوە لەنەوە ئەدەبێت بەس ئەوڵە یەکەمی شوڕێکی وەرگێرا بۆ سەرمان ئەو وەکو کتێب سەرهاتیا جاسم وەکو کتێب وەکو کتێب 15 سانیەمان ماوە سەرهاتیا جاسم کەمانچەژەن یان دا شرکەتان ماوە؟ دی کەمانچەژەن. دی کەمانچەژەن. بۆچی کەمانچەژەنتان هەڵبژارد؟ وتمان تاوان و سزا ئەمان ئەو ڕۆمانە تاوان و سزا ڕۆمانە تاوان و سزانیە کەمان هێن خاکەکە ماچ بکە خاکەکە ماچ بکە ئێوە ڕاتان لەسەرەوە بوو کە ئەو نییە لە بینی سەرهاتیا ڕۆمان چیرۆکی دیانە ینی ئەوەشێ. باشە تاوان و سزا بڵێن ئەمە ڕۆمانە. خاکەکە ماچکە سەرهاتیا جاسم کەمانچەژەن. بۆچی کەمانچەژەنتان هەڵبژارد؟ ڕای زۆرینە ڕای زۆرینە. باشە بزانی کەمانچەژەن وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟
وەڵامی ڕاست سەرهاتیا جاسمی کوردانی ئەرمێنیا و سۆڤێتی جارانە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ كيمياء کیمیا بلا أي بی بلا ئەیبی نەکاری تەنها بیمایە کەواتە بی. ئەو مادەی بۆ لابردنی ڕەنگی قش بەکار دێت و بە هەڵە پێی دەگوترێت ئۆکسجین. ناوی کیمیایی چییە؟ ئەی پیرۆکسیدی هایدرۆژین، بی هایدرۆکسیدی سۆدیۆم، سی سۆدیۆم ئازایت، دی هیچ کامیان. سی چرکە ئۆکساید هایدرۆژین زانی چییە؟ H2O2 بەخۆی دەری بە هەڵە پێی دەگوتری ئۆکسجین یعنی ئۆکسجینە چ تێدا ینی چیە ئەی سۆدیۆم ئەوە نییە سۆدیۆم نییە هیچ کامیان ئەی پیرۆکسیدی هایدرۆژین پیرۆکسیدی هایدرۆژین. هێمای کیمیایەکەی دەزانن؟ پیرۆکسیدی H2O2 H2O2 کارزان تۆ لە کیمیا زۆر باشی یعنی حەز ji کیمیا حەز دەکەی؟ هەندێک معلومات هەنە باشە ئەس خوێندەم ینی نزیک و کیمیا کیمیاژمە ینی گەلە پێویستە بۆ باشە معلومات الحەمدلله باشی. باشە زانکۆی زاخۆ بزانین پیرۆکسیدی هایدرۆژین وەڵامێکی دروستە؟ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی هەڵەبجە کاتەگۆریەک هەڵەبژێرن. مێژوو ئەی یاخود بی بی ناوی پێشووی شاری خورماڵ چی بوو کە شارێکی گەورەی مێنشینی ئەردەڵان بوو؟ ئەی گوڵبەهار، بی گوڵعنبەر، سی گوڵ نەسرین، دی هیچ کامیان. سی چرکەتانێ من زانیاریم زۆر لەسەر گوڵبەهار و گوڵعنبەر. گوڵبەهار ناوێکی زۆر تازە نییە نازانم بە کەیفی ئێوە لەسەر چی ڕێکوتنیەوە لە بین کاتمان کەمە گوڵعنبەر زانیاری دێ لەسەری زانکاران دە چرکەتان ماوە؟ کامیان هەڵبژێرین هیچ بڵێ دانێک بڵێ کات نەما. بی گوڵعنبەر بی گوڵعنبەر. زانکۆی هەڵەبجە شاری خورماڵ نزیکە لە هەڵەبجە. ناو کۆنەکەی بەڕای ئێوە گوڵعنبەرە. چۆن گەیشتنەوە بڕوای کە گوڵعنبەر وەڵامێکی ڕاستە؟ وهی معلوماتێکی داقیق نییە بەڵام لە بینی گوڵبەهار و گوڵعنبەرە گومانێکەیە. گوڵبەهار و گوڵعنبەر ئێمە گومانەکە هیچ کامیشیان چێ ناڵێ هیچ کامیان وارد دەویشکێڵێ وانە؟ ئەی گوڵ نەسرین ناڕۆبل یعنی بە بڕای ناکە شمولینە. باشە گوڵبەهار لە خورماڵ نییە؟ گوڵبەهار ئەگەر گوڵبەهار ناو بڵێ لێت باشە خورماڵ ئێوە دەچن ئەم وەرزی بەهار دەچنە خورماڵ؟ هەموو کاتە لێ چۆنە وەرزی بەهار خورماڵ چۆنە؟ هەر بە ئامە منتیقەیە زۆر خۆشە وەرزی بەهار هەڵەبجە. وانە چ گوڵێکی زۆر لێ گوڵ گوڵعنبەر گوڵعنبەر بزانین گوڵعنبەر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە گوڵعنبەر و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ.
زانکۆی زاخۆ چی کاتەگۆریە گەڵە بژێرن فیزیا فیزیا ئەی دوو بارگەگری دوو فارادی و چوار فارادی بە شێوەی دوای یەک بەستراون بارگەگری گشتی چەند فاراد دەبێت ئەی سێ لەسەر چوار بی چوار لەسەر سێ سی دوو لەسەر چوار دی دوو أي فكرتي ذاك حاجيني أوش بالعكس برجرية بس خلت مني أو هالقراويتي أيه أي درسته سێ لەسەر چوار ئەحمەد تۆ گەلێک دڵنیای تۆزە معلومات ما نێتانی باشە کاتان زۆرە حەڵجەنا بۆچی ڕاوێژێک ناکەن بابا ڕاوێژمان کرد ئەوە ئەنیشتاینی کووردە پێ عەبدوڵایەکی بە چاوە دوای ئەحمەد ئینشاڵە باوەریمان پێ چۆن سێ لەسەر چوارە بۆمان چی کەرەوە ئەحمەد لە حالی بەرگریدا ئەگەر بە سیریەس گرێ بدرێت ئەوە کۆی دەکرێتەوە ئەگەر لە هەیە بارگەگر یەک لەسەر هەڵگراوی هەیە ئەوەیتی یان یەک لەسەر دوو زائد یەک لەسەر چار نیو زائدی 0.25 دەکەت 0.75 سێ لەسەر چار ئەنیشتاینم بێژن من هیچ ناڵێ ئەو پێی ناخۆشە پێ بڵێ ئەنیشتاین ئەحمەد پێی ناخۆشە کوردێکی زیرەکە باشە بزانین سێ لەسەر چوار وەڵامێکی ڕاستە وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست چوار لەسەر سێ زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی نەخۆشی شەکرەی درۆزن بریتیە لە دەرنەدانی کام لەم هۆرمۆنانە ئەی ئینسۆلین بی پرۆلاکتین سی گەشە دی دژە میزکردن سی چرکە باشە ئینسۆلینەکە خۆی کە دەری بە درۆزن بەس ئەو پرسیار زۆر دژە میزکردە ئەمە دژە میزکردە سەرکە درۆزن بیتێ لە دەرنەدانی یعنی کامیان دەرنایە یعنی ئەگەری هەیە ئینسۆلین و گەشە و هین دەربە پرۆلاکتین دەربە دەرزی ئەنسۆلینەکە دەریە ڕێژەکەی بەرز دەبێتەوە دەرزی دا چرکەتان ماوە دژەمیزکردن دژەمیزکردن دی دژە میزکردن باشتر وایە بیخوێننەوە هەمووی ئێوە مشتومڕێکتان هەبوو دڵنیا بوون لە وەڵامە چۆن گەیشتنە و دەرەنجامە ئەنسۆلین خۆی شەکرە ئەنسۆلین خۆی شەکرە شەکری درۆزن عکسێکاتەوە ئەنجا دەرنەدانەکە دیسان عکسێکاتەوە ئێ باشە خۆی خۆشی پرسیارەکە لەوەدایە و عکسکردنوە باشە بزانین دژە میزکردن وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی زاخۆش کاتەگۆریەکە هەڵەبژێرن لۆژیک ئەی یاخود بی ئەی FAG GAF HAI IAH کام لەمانە ئەم زنجیرەیە تەواو دەکات A HAL B JAI C JAK D
KAJ سی چرکەتانەیە ABC جی تێدانە جی نییە جی بیلە جی بیلە F G G U F H I G H جی تێدانە H I JK دەست پێ دەکات دواتر هەل لەگەڕێتەوە ئەوها دەست پێکە دواتر عکس دەبتەوە متأكد دا چرکەتان ماوە C H I C JK C JAK دو حرفە دواتر عکس دەبتەوە دو حرفە زانکۆی زاخۆ ئەم دەڵێمەوەیە یان ئەحمەد یا وەڵامەکە کاتان زۆر ماوە زۆر بە خێرا دێڵێن وەڵامەکەتان هەڵەیە ئایەکە یا فریان ناکەون ئایەکە ناو هەمویان هاوبەشدایە FG شتێکی عکس دەبێتەوە FGHI عکس دەبێتەوە JK و عکس دەبێتەوە ئەوجا JK دێ ئەوجا KJ دێتەوە یعنی تۆ وا بوویت دەبی JK بچێ ئا بەخۆی دەبیات باشە ڕاکان عەبدوڵڵا جۆتان لێ بوو ئەحمەد وتی چی دەزانم بەس تۆ ئەڵێکی احتیمالی ئەی تۆ چۆن بیر لەم پرسیارە لۆژیکیاکەیتەوە کورە تەرتیبە حرفەکانە ئەی هاوبەشە وەردەگری دواتر عکس دەکەوە دووشەکەی دوای دێ وەردەگرت عکس دەکەێتەوە دواتر دووشەی دوای دێ وەردەگری عکس دەکاتەوە ئەحمەد وای بۆ دەچێ نزانم باشە بزانین JAK وەڵامێکی ڕاستی هەڵەیە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی هەڵەبجە ئێوەش خاوەنی چل خاڵن کەتەگۆریەک هەڵبژێرن هونەر هونەر ئەی فیلمی ژیان جوانە کە سێ خەڵاتی ئۆسکاری لە ساڵی 1990 وەرگرت هی کام دەرهێنەرە A. کلینت ئیستوود B. جیمس کامیرۆن C. ڕۆبێرتۆ بێنینی D. ڕۆمان پۆلانسکی جیمس کامرۆن دەرهێنەری چ فیلمێکی ترە دەرهێنەری فیلمێکی ئافرم تایتانیکە بەس لەو ڕواایی تایتانیکی لەو جیمس کامرۆن دەرهێنەری فیلم تایتانیکە ڕۆبێرتۆ بێنینی ڕۆمان دا چرکەتان ماوە ئەمە بژێری یان ئەمانەوە وەڵام B. جیمس کامرۆن B. جیمس کامیرۆن ئەمە بێت زۆر ئارام ڕۆمان پۆلانسکی وشینان بۆچی جیمس کامرۆن وازانن دەرهێنەری ئەو فیلمەیە فیلمی ژیان جوانە ناوبانگێکی زیاتری هێڵە باشە فیلمەکە خۆی ناوبانگی هەیە یان نییە فیلمی ژیان جوانەیەکێکە لە بەناوبانگترین فیلمەکانی دنیا ڕاستی من نەمبینیوە فیلمەکەیانی بەس نەتان بینیوە وەکو خۆم نەمبینیوە سێ خەڵاتی وەرگرت بێر بە ناوبانگە ڕۆبێرتۆ بینینی ئەکتەری سەرەکی بۆ تایە بلاک کۆمیدیە فیلمێکی زۆر کاریگەرە باس لە هۆلۆکۆست دەکات باشە جیمس کامیرۆن فیلمە بەناوبانگەکانی چییە تایتانیک چی دەر ئاڤاتار باشە جیمس کامیرۆن بزانین فیلمی ژیان جوانە ئەویش لە دەرهێنانی ئەوە وەڵامی ڕۆست ڕۆبێرتۆ بێنینی هەم ئەکتەرە هەم دەرهێنەریشی لەو فیلمە پێشنیاز بۆ ئێوە ئەکەم و فیلمە ببینن زۆر فیلمێکی باشە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ کاتەگۆری چی هەڵەبژێرن لۆجیک B. JAK KBL LCM MDN
کام لەمانە ئەم زنجیرەیە تەواو دەکات؟ A OEP B NEO C NEM D PEQ سی شرکتانەیە NEMO ئەو هەردووکەین هەدەقەکە بەس درستە سەڵ KLM درست N أحمد جماعة لرم B NEO B NEO درستە صح ئیشارە صح زانکۆی زاخۆ حەفدە شرکتان مابوو NEO تان هەڵبژار کارزان بۆچی NEO تان هەڵبژار PTEK JKLMN أو بحصر إن بيا بيشية و بيتا دوياني ذاك A B C D E أو درسته و KLMN O ياسي درستە ئەو بە تەرتیبە دەچی یەکەم دوم دواتر دێتە لۆژیکیە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی هەڵەبجە چل خاڵتان هەیە کەتەگۆریەک هەڵبژێرن تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا تەنها بیماوە بی ڕپیتەر لە کام چینی نێتوۆرکدا کار دەکات A Data Link B Transport C Physical D هیچ کامیان سی شرکتانەیە ڕپیتەر ئەگەر شتێک بێ دووبارەی کاتەوانێ ئەنجا لە ترانسپۆرتە شتێک بە ناوی دووبارەکردنەوە نازانم داتالینکێش نازانم فیزیکال یانی شتەکان ئەها بەردەستە بێت دەستی لە نێتوەرکە جا هیچ کامیان نازانم ئەکیت نیم ئەو بە تەرجمەی شتێک کە دووبارە بێتەوە دووبارە شتێک کە دووبارە بکاتەوە کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ وەڵام دی هیچ کامیان دی هیچ کامیان ژنان چۆن گەیشتە ئەو بڕواایە زۆر زانیاریمان نەبوو لەسەری بەس ئەمیشان بەپێی معناکەی لە بڕواایە بووین کە هیچ کامیان پەیوەندی نەبێت بەوە باشە چینەکانی نێتۆرک دەناسن لە حەوت چین پێگاتووە باشە هیچ کامیان بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ فیزیکال وەڵامە ڕاستەکەی زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ چ کەتەگۆریێک هەڵەبجێن فیزیا بی دەزووی کارەبایی بە کام یەک لەم یەکانە دەپێورێت A کۆلۆمب لەسەر ڤۆڵت B جوول لەسەر کۆلۆم سی کۆلۆمب لەسەر چرکە دی ئۆم لەسەر چرکە سی چرکەتانەیە کۆڵم لەسەر چرکە کۆڵم لەسەر چرکە کیو لەسەر تیە ئای داکی کورە کیو لەسەر تی دا شرکتان ماوە یەکسانە بلا سیویت سی کۆلۆم لەسەر چرکە پێشان کەتیە ئەو یاسای پێشتر بە پێشان کەتی درست ئەحمەد تۆ ئەو وەڵامە هەڵبژارد درستە عەبدوڵڵا کامتان زۆر لەگەڵەوە بوون کە کۆلۆمب لەسەر چرکە وەڵامە ڕاستەکە بێت خۆمم ئەو پێشرە یاسای بە پێشام کەتووە یەکان تاویست کردەوە هەر ئەو دەرچوو وابزانم وابزانی تەڵابەی فیزیایە دەبی معلوماتێک
باشە کۆلۆمب یاخود کولوم لەسەر چرکە بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. زانکۆی هەڵەبجە بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن. ئەدەبیات تەنها بیماوە. هۆنراوەی وڵاتێ من توی بووکا جیهانێ هەمی باغ و بەهشت و مێرگ و کانێ دوو زولفێن تە کتێبە حاجی قادر زمانێ تە ژبەندا شێخی خانی هی کام شاعری نەتەوەیی کووردە. ئەی ئەحمەدی ناڵبەند، بی جگەر خوێن، سی مؤەیەد طەیب، دی عارف حیتۆ. وڵاتێ من توی بووکا جیهانێ هەمی باخ و بەهشت و مێرگ و کانێ دوو زولفێن تێ کتێبە حاجی قادر زمانێ تژ بەندا شێخی خانێ. شێخی خانی یعنی ئەمە دوای جەماعەتی خانیە یعنی دوای شاعیرەکانی خانی و حاجی قادر یعنی ئەحمەد ناڵبەند تازە جگەر خوێن و مؤەیەد طەیب ئەمە نایناسن ئەسڵی. دا چرکەتان ماوە خێرا دانێکە بژێرە بی نەڵم جگەر خوێن بی جگەر خوێن جگەر خوێن سۆلین چۆن جگەر خوێنتان هەڵبژارد. لە شارەکە باسی حاجی قادری کۆی و شەیخی ئەحمەدی خانیەکە لە دوای ئەوانەوە ئەم شعرە نووسراوە. باشە ئەحمەد ناڵبەند تا ڕادەیەک تازەیە بەڵام جگەر خوێن ئەکرێ بڵین لە دوای ئەوانەوە دەستی بە شعری نەتەوایەتی کردووە. زۆر دڵنیانم بەڵام بەپێی ئەو لێکدانەوانە من ناگومانم کرد. باشە جگەر خوێن بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی زاخۆ بیرکاری هەڵدەبژێرن. بیرکاری ئەیوبی هەیە؟ ئەی هەڵبژێرە دروستە فەرق نییە. ئەی ئەم بڕە ئەنجامی دەکاتە چەند؟ ڕەگی 128 کۆ ڕەگی 50 کەم ڕەگی 98. ئەی 6 ڕەگی 2 بی 2 ڕەگی 2 سی 3 ڕەگی 2 دی 5 ڕەگی 2 سی چرکەتانێ. زائدی 6 ئەوە بێ لە دواتر دواتر 5 دا چرکەتان ماوە وەڵام دی 5 ڕەگی 2 دی 5 ڕەگی 2 ڕاکان بۆمان شی بکەرەوە. وەڵاهی تا نیوەی گەیشتین ڕاگەکان زۆر زەحمەت تۆزە ڕێکان نەدەبوونەوە 122 تقریبا هەتا 50 خلاص نەبوو گوت 5 سەرکەمە ئەوەش لە هەمووی نێزیکتر بوو. یعنی لەو کاتێکە ئەی لە نیوەکە دوایی هەڵناگەڕێتەوە زانکو دەبی. باشە دی 5 ڕەگی 2 بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵەیە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 6 ڕەگی 2 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن.
زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ تەندروستی تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە تەندروستی ئەی بەکارهێنانی خواردنەوە کحولیەکان کام ڤیتامین لە لەشدا لە ناو دەبات؟ ئەی ڤیتامین بی بی ڤیتامین سی سی ڤیتامین دی دی ڤیتامین ئی سی چکەتانێ؟ ڤیتامین بی ڤیتامین سی ڤیتامین دی من زانیاریم نێ لەسەر ئەو پرسیارە لە بینی ڤیتامین ئی و ڤیتامین سی نەهێڵە لە بڕای ڤیتامین سی نەهێڵە من لە بڕایانم ڤیتامین سی بێ کالیسیۆم یعنی ڤیتامین بی بەڵێم ئەلکۆهۆڵ چیتیە ڤیتامین 14 سانیە دەست شرکەتان ماوە نازانم بی هەڵبژێرین ئی زوو وەڵام بی بی ڤیتامین سی ڤیتامین سی ئارام بە بڕای تۆ بۆچی ئالکحول یاخود کحول ڤیتامین سی لە ناو دەبات؟ خواردنەوە کحولیەکان زیاتر شتی ترشیان لەگەڵا خوورێت شتە تشەکانیش زیاتر بۆ شتانی لەگەڵ ناخورێ ئاخر نا قەزم تاسیری هەیە بیرمان جوابینەوە باشە ڕێی ئامیش بزانین ڤیتامین سی وەڵامێکی ڕاستە. وەڵامی ڕاست ڤیتامین بی زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ کاتەگۆریەک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانەی کە ماوە. ئەوەی کە ماوە بیرکاری مێژوو هونەر بایۆلۆژی بایۆلۆژی ئەی یاخود بی بی کام لەمانە کۆنترین پێجمگەدارەکان لەسەر وشکانی؟ ئەی جاڵجاڵۆکە بی دوو پشک سی کێچ دی هیچ کامیان؟ أقدم زاحف درست زواحفة أقدم زاحف تأكيد بزواحفة جالجالو كانت جالجالو أول اللي قرأ أويا زواحفة تأكيد سوران جيتسيا جيتشي جيتش کێچ ئەو شتە پشکۆلە کێش و ئەسپێ نەدام بیستووە جالجالوكا زواحفة جالجالوكا أي أول شيء جالجالوكا درسته ئەی جاڵجاڵۆکە كم جالجالوكا لا أقدر تنسر عرضة بداية پێجمگەدارەکان بۆچی ئەحمەد کارزان تۆ ئەو پێشتر تەمچای چیرۆکی داروێنم کرد انتقاد طبيعية چیە یەکەم جەرژیان لە ناو ئاو دەستی پێ کرد دواتر هێدی دی وەکو زەواحف هاتە سەر عەردەیە دی دیگەشەی کرد دەست پێ شتانی لۆ چابوو ئەتا گەشتە قۆناغی مەکە على ئەساس لە مەیمین هاتینە ئەو جاوزانم جالجالوکە ئەگەر بە معنای زەواحف بێ جالجالوکە باشە بزانین هي داروين لزواحف دەستی پێ کرد ئەسڵ باشە ئەحمەد بزانین جاڵجاڵۆکە وەڵامێکی ڕاستی ئاڵێ. دوو پشک وەڵامە ڕاستەکەیە زانکۆی زاخۆ نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانەی کە ماوەن چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو تەنها ئەی ماوە مێژوو ئەی لە سەدەی 11 زاینیدا مێرنشینی هەزەبانی کوردی لە کام ناوچەی کوردستان دامەزرا؟ ئەی هەمەدان و دەوروبەری بی حەلەب و دەوروبەری سی هەولێر و دەوروبەری دی خانەقین و دەوروبەری سی چرکە هەزەبانی خۆی لەکوێ سۆلیم
ئەگەڵ لە کات مێنشینی هەزەبانی هەلا بە خانەقین و دەوروبەری هەزەبانی هەمەدان و دەوروبەری لێوە نزیک دەکەم منی ڕاست دەکەم هەمەدان و دەوروبەری ئەگاتان لە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ خێرا بڵێ ئەی هەمەدان و دەوروبەری ئەی هەمەدان و دەوروبەری باشە شنان تۆ بۆ بۆوانەڵی خێرا بڵێ ئەی خۆت بۆ ناڵێ باشە هەمەدان و دەوروبەری هیچ زاناریتان هەبوو باستەکەی ناوەکانیان نزیکە لە یەکترەوە باشە من بۆیە هەردەمەڵێم کاتەگۆریەکان هەڵبژێرم بە وریاییەوە چکە ئەمە مێژووە مێنشینی هەزەبانی کوردی لە مێنشینەکان هیچ زانیارێکتان هەیە بابان و سۆران بابان و سۆران و ئەردەڵان و گیان بزانین هەمەدان و دەوروبەری وەڵامێکی ڕاستەیاڵێ وەڵامی ڕاست هەولێر و دەوروبەری زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ بیرکاری هوەر بایۆلۆژی کامیان هەڵەبجە بیرکاری بیبە بیرکاری بی کەواتە بیرکاری بی ئەگەر ئێکس کۆوای یەکسان بێ بە چوار ئەوە 64 کەم 12 XY دەکاتە چەند؟ A X توان سێ کەم Y توان سێ B X توان سێ کۆ Y توان سێ C X توان دوو کەم Y توان دوو D X توان دوو کۆ Y توان دوو ئەوە گتە تحویزکەین هەریەکی تحویزکە ئەحمەد سیاندی عسرە ئەحمەد سیان دوو بەس تحویزکە جیان ئەکسی تحویزکە جیەکیان يكون نادر دا چرکەتان ماوە سیاندی بخوا پێڕاناگە نا زاید ئەو دیەوە زوو وەڵامێکم بنێ دی ئەکس توان دوو زاید وای توان X توان دوو کۆ Y توان دوو ئەو هاوگەشەی لە ڕاکاندیسان کاتان نەما سیاتانگە لە زەحمەتەوە عین ناکرێت بە خێراتر پرسیاری ریاضی زۆر زەحمەت چارەسەری بکەن لاپەڕەچی لێ بەس چرکە حەل نابی سێری اختیارەکان بکەن هەڵبژاردەکان بکەن وەڵامەکەت پێ دەڵێ باشە بزانین X توان دوو کۆ Y توان دوو وەڵامێکی ڕاستی هاڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست X توان سێ کۆ Y توان سێ نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانی کە ماون هوەر بایۆلۆژی کامیان هەڵەبژێرن کامیان بایۆلۆژی هوەر هوەر لە هوەریش تەنها بیماوە کەواتە بی کام لەم ئەکتەرانە زۆرترین خەڵاتی ئۆسکاری وەرگرتووە ئەی کاترین هێبۆرن B مێل ستریپ C جێسیکا لانج D نیکۆل کیدمان سی چرکە تۆزێک ئەو سێناوی تر ئەگەر زۆرترین ئۆسکاری بردبێ ئەبێ ناوەکانیمان هێشتا هەر تۆزە بیست بێوانە بەڵام نیکۆل کیدمان ئەکتەری زۆ باشە ئەگەری هەیە زۆرترین ئۆسکاری بردبێ بۆنیە چ فیلمێکی هەیەگە پرسیارێک حالێن فیلمەکانی هیچیش لە خاڵمانە بەڵام نیکۆل کیدمان لە بڕای وەڵام ڕاستەکە بێ دا چرکەتان ماوە کیدمان هەڵبژێری دی نیکۆل کیدمان دی نیکۆل کیدمان ئەو ئەکتەرانە دەناسن سیانەکەی زۆر نەمان بیست بوو بەس بە پێی ئەوەی کە دی نیکۆل کیدمانمان ناوبانگیمان بیست بوو ئەگەری هەیە زۆرترین ئۆسکاری برد بێتەوە مێرل ستریپ ناناسن مێرل ستریپ زۆرترین جار هەڵبژێراوە بۆ خەڵاتی ئۆسکار
یعنی هەڵبژێراوە بەڵام وەری نەگرتووە. نیکۆل کیدمان، کاترین هێبۆرن، جێسیکا لانج، زانکۆی هەڵەبجە، بزانین کامە وەڵامی ڕاست. وەڵامی ڕاست کاترین هێبۆرن زۆرترین خەڵاتی ئۆسکاری وەرگرتووە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ وابزانتیان نێشتە لەمە بەس ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێوە بایۆلۆژیە. لە بایۆلۆژیش ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێوە تەنها ئەی کەواتە بایۆلۆژی ئەی. سەرکەوتووترین جۆری زیندەوەر بۆمانەوە لەسەر ژیان کام جۆرە؟ ئەی پێجم گەدارەکان، بی کرمە ئەڵقەییەکان، سی ئەستێرەی دەریا، دی ماسی. سی چرکەتانەکە ئەستێرەی دەریا قەتێک جێبەت کێ خۆ شوێت بیت منزانم ئەتە چییە؟ ئەستێرەی دەریا ئەستێرەی دەریا بێجم گەدارەکانە بێجم گە لە قەدیم و هەبوو تا ئێستا دەورستە هەر ئەوە درست ئەی تاکیدە ئەبە چییە؟ کرمە ئەڵقەیەکان دوو دا چرکەتان ماوە درستە بی ئەی ئەی بێجم گەدارەکان بێجم گەدارەکان. باش ئەحمەد لە پشتەوە هاوارەکە نازانی کە زۆر جاوامان کرد تاکید بووین هەموو تەواوە. باشە کارزان تۆ باسی هیرمان بۆ بکە ئەستێرەی دەریا. ئەستێرەی دەریا بڕاستی ئەو ئەبێت پارچەکی ژێڤە بیت ئەو خۆ جاردی چێت بیت وەکو ئۆختۆبوتیشەوە ئۆختۆبوت ینی مەیزەتە ئەدڤانتجێ نازانم یعنی وەکو مارمێلکە ئێمە پێڵێن مارمێلکە ئەویش کلکی دەبڕێت دێتەوە. ئەویش ڕاستە وەڵی کرماڵقەیەکان لە من زەوی ناقوا لەگەر بەس پرسیارەکە خۆی ئەوەیە لە ینی لە بارودۆخی سەختی گۆی زەوی گەرمای زۆر وشکانی زۆر سەرمای زۆر کامیان ئەمێنێت؟ بێجم گەدارەکان بێجم گەدارەکان حەشەرات درستە لە قەدیمەوە دەور زمانی دینەسۆرات زانکۆی زاخۆ پێجم گەدارەکان بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵەیە بزانین کۆتا دەخاڵ وەردەگرن یان نا. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا. بەڕێزانم خۆشەویستانم بەرگەی یەکەمی بەرنامەکە کۆتایی هات. زانکۆی هەڵەبجە خاوەنی 50 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 70 خاڵ. بەڕێزان و خۆشەویستان کۆتا قۆناغماوە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکەسی. ئێوە لە لای تەلەڤیزیۆنەکان لامەڕۆن ئێمە دەگەڕینەوە لاتان. یەکەم جار کاتەگۆری کیمیامان هەڵبژارد پرسیارەکە باسی ئەوەی دەکردچۆنێتی دروستبوونی ترشەباران. من خۆم لە کیمیا شارەزایەکی باشم هەبوو وەڵامەکەشم بە تەواوی جواب داوە SO2N2O. دوامین هەڵبژاردی فیزیان باسی لە یەکەی تەزوو دەکرد بەخۆی ئەمپێرە یەک لە بڕەکانی ڤۆڵت لەسەر ئۆمە ئەویتریانیش کۆڵم لەسەر سکندە لە حالەی کۆڵم لەسەربووری بارەکانی تێپەڕبوو لە وایردا لەکەی کاتدا ئەویش دەرچوو کۆڵم لەسەر دی ئەو شاربژار شکر بۆ خودی ڕاز دەرچوو. لە پێشبڕکەکەدا دووجار لە دوای یەک توانیمان لۆژیک هەڵبژێرین لە هەردوو جاریشدا باسی زنجیرەکانی پیتی ئینگلیزی دەکرد. سوپاس بۆخوا لە هەردووچیش وەڵاممان داوە توانیمان 20 خاڵ بەدەست بێنین. ما وەرزش هەڵبژارد پرسیارێک بوومە هات سەر کاراتێ کە واتە کاراتێ چێت
الحمدلله مشیان جوابدان ئەم بێژن دەستێ بەتاڵێ کەتەگۆری ئەدەبیاتم هەڵبژار دووجار پرسیار یەکەم ئەوە بوو کە یەکەمی شرۆکی وەرگێڕا بۆ سەر زمانی کوردی چ چیرۆکێکە خۆی سەرهاتیا جاسم بوو بەڵام بەداخەوە من وەڵامێکی هەڵام هەڵبژار کاتەگۆری مێژومان دیاری کرد سوالەکەەوە بوو کە ناوە تاریخەکەی ناوچەی خوڕماڵ چییە لە اختیارەکانە گوڵعنبەر و گوڵبەهار و گوڵنەسرین و چوارەم اختیاریش هیچ کامیان بوو. ئێمەش بەحکوێ بەریەکەوتمان لەگەڵ ناوچەکەیە هەیە کە نزیشین لێوەی شارەزایکی کەمە لە تاریخی ناوچەکەیە هەیە اختیاری گوڵعنبەرمان دیاری کرد و سوپاس بخۆ ڕاست بوو. کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژار چونکە من پێم وا بوو لە بەشەکەی خۆمەوە نزیکە و پێم وا بوو ئەتوانم وەڵامە ڕاستەکە هەڵبژێرم ئەو بۆ پرسیارەکە دابشکردنی داتا بەسەر نێتوەرکە گەیتوەی بەڵام بەداخەوە هەڵبژاردنەکەی کە هەڵمان بژارد هەڵە بوو چونکە لە بینی دوو هەڵبژاردنا قەرارمان نەیابوو ینی باکی دینەمانزین کامیان گەشتر لەسەر ئەو ڕێکەوتبوون لەگەڵ هاوڕەکانم کە یەکەم کاتەگۆری کە هەڵێ بژێرین بە وەرزش دەست پێ بکەین و وەڵامەکەشیمانزانی خۆشببختانە کە پرسیارەکە ئەوە بوو کە وەرزشی کاراتی لە بەشەکان یا کام بەشی بەمانای جوڵەیەک لە دوایەک ئێمە کاتامان هەڵبژارد کاتا وەڵامە ڕاستەکەم. بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. پێشوی دەست پێ بکەین هەردوو زانکۆ و گۆڕانکاریان کردووە. زانکۆی زاخۆ گۆڕانکارێکی کردووە. بابزانین گۆڕانکارەکەی زانکۆی زاخۆ چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی زاخۆ ئەحمەد عەدنان پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ داود خدر. داود خدر تەمان 27 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی دەروونناسی گشتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ڕاوێژکارێکی سەرکەوتوو. داود بەخێراتی بۆ پێشبڕکێکە. بە هەمان شێوە زانکۆی هەڵەبجەش گۆڕانکاری کردو. بزانین گۆڕانکارەکانی زانکۆی هەڵەبجە چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی هەڵەبجە سۆلین نەسرەدین پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ بەختیار بەکر. بەختیار بەکر تەمان 23 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. هەروەها بێریڤان جەلال پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ هەڵوێست ئەسکەندەر. هەڵوێست ئەسکەندەر تەمان 24 ساڵ تابی خۆناغی سەمی بەشی مێژوو ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. بەختیار و هەڵوێست هەردووکان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. بەڕێزان خۆشەویستان پێشوی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانی هەردوو زانکۆ بەبیر ئێوەی خۆشەویست بێنمەوە ئەوانیش. زانکۆی هەڵەبجە 50 خاڵ. زانکۆی زاخۆ 70 خاڵ. لە هەردوو زانکۆ دوو بەشدار بوو دێنە لای ئێمە هەر بەشداربوویەک 3 پرسیاری لێ دەکرێت. هەردوو بەشدار بوو 3 پرسیار هەر پرسیارەی پێش خاڵی لەسەرە. لە زانکۆی زاخۆ کارزان فەرموویە بەخێراتی. لە زانکۆی هەڵەبجە بەختیار تۆز بەخێری خۆتان ئامادەکەن دەستان بخەنە سەر بۆ تۆنەکان خۆتان ئامادەکەن. 3 پرسیار بۆ ئێوە هەیە. چاوەڕوان من هەتا پرسیارەکە بە تەواوەتی دەخوێنمەوە. گەر پرسیارەکەم تەواو نەکرد و دەستان نابە بۆ تۆن ئەوە پرسیارەکە تەواو ناکەم دەبێ ئەوەی کە دەستی نابۆ بۆ تۆنەکە وەڵام باتەوە. گەر نەیزانی دوای ئەوە دەچێتە بەرامبەر و پرسیارەکەی بە تەواوەتی بۆ دەخوێنینەوە. لەبەر ئەوە پەلە مەکەن کە پرسیارەکەم تەواو کرد ئینجا پەلەکە. باشە ئامادەن؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە. ڕووباری ئەڵوەند بە نێو کام شاری باشووری کوردستاندا تێدەپەڕێت؟ زانکۆی هەڵەبجە بەکام شاری باشووری کوردستانە تێدەپەڕێت؟ بەڵێ. خانەقین. خانەقین زۆر ڕاستە و بەختیار پێش خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووهەم پرسیار بۆ هەردووکتان. پرسیارەکە دەڵێ چالاکترین کانزای ئەلکالی لە خشتەی خولیدا کامەیە؟ بەختیار با FE بێ ئاسن FE. بەڵێ کارزان فلۆر
هەڵەیە وەڵامی ڕاست فرانسیۆم FR کۆتا پرسیار بۆ ئێوە ئاگادار بن پرسیارەکە دەڵێ ئەو هۆرمۆنەی دەبێتە هۆی دروستبوونی شیر لە دایکدا چییە؟ چی؟ پرۆلاکتین بەڵامەکە ڕاستە و کارزانە پێش خاڵی بەدەستهێنا زۆر سوپاسانەکەین دەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی زاخۆ عەبدوڵڵا عەبدوڵڵا بەخێراتی لە زانکۆی هەڵەبجە ئارام عەبدوڵڵا و ئارام هەردووتان بەخێربێن ئێوەش سێ پرسیارتان هەیە و خۆتان ئامادەکەن دەست پەنەسەر بۆ تۆڕەکان پرسیاری یەکەم دەڵێت یەکەم میرنشینی کوردی کە تۆپخانەی دروست کرد کام میرنشین بوو زانکۆی هەڵەبجە ئەردەڵان هەڵەیە عەبدوڵڵا بابان هەڵەیە میرنشینی سۆران وەڵامی ڕاستە دووەم پرسیار یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لەلایەن کام کۆمپانیا دروست کرا هارد دیسک یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لەلایەن کام کۆمپانیا دروست کرا زانکۆی زاخۆ مایکرۆسۆفت هەڵەیە ئارام گۆگڵ هەڵەیە وەڵامە ڕاستەکە IBM کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ناوی ئەکتەری کۆمیدی بەناوبانگی بەریتانی مستەر بین چییە؟ ناوی ئەسڵی ناوی ئەکتەر زانکۆی هەڵەبجە ڕۆبێرت لەقەبەکەی دوین عەبدوڵڵا نازانی؟ وەڵامی ڕاست ڕوان ئەتکینسۆن نەتانتوانی حاڵ بەدەست بێنن عەبدوڵڵا و ئارام زۆر سوپاسانەکەین شوێنی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی زاخۆ ڕاکان بەخێراتی لە زانکۆی هەڵەبجە شنان ڕاکان و شنان هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیاری شوەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم یەکەمین فەرهەنگی کوردی ناوی چی بوو؟ یەکەمین فەرهەنگی کوردی ناوی چی بوو؟ هەمبانە بۆرینە ڕاکان مەموزین هەڵەیە ژنان وەڵامەکەتان هەردووشی هەڵە بوو وەڵامی ڕاست نەوبەهار هی ئەحمەدی خانی دووەم پرسیار فرانس کافکا لە کام پایتەختی ئەوروپی لەدایک بوو؟ فرانس کافکا لە کام پایتەختی ئەوروپا لەدایک بوو؟ بەرلین لەندەن هەڵێ وەڵامە ڕاستەکە پراگ پایتەختی چیک کۆتا پرسیار بۆ ئێوە کام دوو کیشوەر بە تەواوەتی لە بەشی باکووری گۆی زەویدان یعنی دوو کیشوەر بە تەواوەتی لە باکووری گۆی زەویان بەڵێ ئەوروپا ئەمریکای باکوور زۆر ڕاستە پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکات زۆر سوپاسانەکەی نەتوانم بچنەوە شوێنی خۆتان خۆشەویستان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی زاخۆ داوود
وە لە زانکۆی هەڵەبجە هەڵوێست. داود هەڵوێست هەروتان بەخێر بێن. سێ پرسیار هەیە بۆ ئێوە، کۆتا سێ پرسیارە، کۆتا 15 خاڵە. پرسیاری یەکەم: کام جۆری گیانلەبەران دڵیان لە سێ بەش پێک هاتووە؟ کام جۆری گیانلەبەران دڵیان لە سێ بەش پێک هاتووە؟ گیانەبەران چییە؟ یان زیندەوەر، مەخلووق، بزانم. هیچ لانەتان زانی وەڵامی ڕاست وشک ئاویەکان، ئەوانەی کە لە ئاو لە وشکانیشا دەژین. دووەم پرسیار: ئەرکی ترانزیستەر لە ناو کۆمپیوتەردا چییە؟ زانکۆی زاخۆ. خوندنی داتا بەیانات. بەیانات. قراءة البەیانات. خوێندنەوەی بەیانات. گامی زانیاریەکان. چی؟ گواستنەوەی زانیاریەکان. گواستنەوەی زانیاریەکان. وەڵامی ڕاست سویچ. 1-0 بۆ 1. کۆتا پرسیار. پرسیارەکە دەڵێ: پشتێنی ڕەش لە وەرزشی کاراتیدا چەند ئاستی هەیە یاخود چەند دانی هەیە؟ داود؟ 11. 11. هەڵوێست 4. دیکسان هەڵەیە وەڵامی ڕاست 10 ئاست. زۆر سپاسانەکەین داود هەڵوێست بچنەوە شوێنەکانی خۆتان. بەڕێزان و خۆشەویستان، بەرنامەکە پێشبڕکێکە لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی زاخۆ بەم شێوەیە کۆتایی هات. خاڵەکانی هەردوو زانکۆی هەڵەبجە 60 خاڵ، زانکۆی زاخۆ 75 خاڵ. بەڕێزان و خۆشەویستانم، زانکۆی هەڵەبجە بەداخەوە لەم ساڵدا بەجێمان دەیەڵێ ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە مەیدان. خاڵەکان زۆری فەرق نەبوو، دەستان خۆش بێ ماندوو بوون. زانکۆی زاخۆ بەشدارە بێ لەگەڵمانە و لە قۆناغیشی تر ئەیبینینەوە. بەڕێزان و خۆشەویستان، تا بەرنامەیەکی تر و قۆناغیشی تر هەر شاد بن و خواتان لەگەڵ. دوگمانەستێکی ناخۆشمانەیە کە لە ڕکابەرێکی ئەوەنە گەورە بکشینەوانێ و خۆشمان بە خۆشحاڵە ساین لە هەمان کاتەکە ڕکابەریەکمان کردووە کە بوو کە لە قۆناغی یەکەم تێپەڕین و ئێمە لە قۆناغی دووەمە شکستمان هێنا و هەوڵێنی ئینشەڵا بۆ ساڵانی داهاتووتر بە شێوەیەکی باشتر و بە متمانێکی زۆرترەوە بەشداری بکەین و بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. هەمیشە هەموو ئەو هەوڵ و توانایانەمان لەو کارانە سەرف ئەەکەین کە ئەیکەین و پێم وابێت لە کاتێکا کە ئێمە تەواوی عارەقی هەوڵ و ماندووبوونی خۆمانمان ڕشت لەم بەرنامە پێویست ناکات لە کۆتایە فرمێسک بڕێژین بۆ دۆڕە. واجێ خۆشحاڵی شەکەتە هەنگاوێکمان بڵێ قۆناغی یەکەممان بە سەرکەوتوی بڕی هاتینە قۆناغی دوو بەڵامی تر ئەوە بوو زانکۆی بەرامبەرمان دیارە معلوماتێکی زیاتریان هەیە کەسانێکن زیاتر هەوڵەیەن. خۆشحاڵی شەکە بووینە ئەم ستافە ئازیزەمان ناسی و خوێندکارانی زانکۆکانی ترمان ناسی و بەریەکەوتمان هەیە لەگەڵیانە. بەداخەو نەمانتوانی سەرکەوتن بۆ قۆناغی دواتر مسۆگەر بکەین، زانکۆی زاخۆ توانی سەرکەوتن بەدەست بهێنێت، بەڵام هیوادارم ساڵێکی تر با شێوەیەکی باشتر و زۆر گونجاوتر و پڕزانیاریتر بەشداری بکەین و بتوانین بگەینە قۆناغی کۆتایی. دیارە ئێمە چانسەکەمان بەو شێوێ بووکە لەم قۆناغدا بەرنامەکە بەجێ بهێڵین و هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڕەکان مەخوازم کە لەگەڵمان نابوون و بەشدار بوون لەم بەرنمەیە و هیوادارم زانکۆکانی تریش سەرکەوتوو بن بتوانن بە شێوازێکی باش بەرنمەکە تێپەڕێنن. دەستخۆشی لە خوێندکارەکانمانەکەم کە توانیان قۆناغی یەک ببڕن و سەرکەون بۆ قۆناغی دوو. ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو بە شێوازێکی تۆکمەتر و بە پڕزانیاری ترەوە بەشداری بەرنامەکەکەین. سوپاس بۆ خوا هەستێکی زۆر خۆشمە ئێمە وەکو تیمێکی سەرکەوتوو وەکو تیمێکی پێکەوە بەسترا توانیمان بۆ قۆناغی دووەم بۆ جاری دووەمیش سەر بکەوین. ئینشاءڵڵا لە داهاتوشدا لە قۆناغەکانی داهاتوش سەرکەوتن بەدەست دەهێنین. ڕاستی درنگە لە خۆشە توانیمە ئەو جارە سەرکەوین. چاوم لەوەیە جاری داهاتوش بە هەمان هێز و توانە سەرکەوتن بەدەست بێنین. هەستێکی گەلێکی خۆشە ئەم سەرکەفتن و مەباوەری بە خۆ هەیە و بە تیمی خۆ هەیە قۆناغی بێژی سەر بکەوین.
ئەمە کۆ زانکۆزە خۆوەکە خۆنەخە چووی مەدیسە سەرکەفتن دەستخەوەینەت هیڤیا جارەبهێتی سەرکەفتن دەستخە ببین. بەخێر بێن بۆ ئەسپێرەکانی زانکۆ. زانکۆی دووەم. زانکۆی دووهەم. زانکۆی ئەمریکی کوردستان دووەم. کام شاعری کلاسیکی کورد بەوە ناسراوە کە زمانی باڵندەکان دەزانێت. ئەم جێتۆ ئیدیت زۆنین بەس ئەڤە ئەس. هێمای گشتی ئەڵقەی ئەلکان کام لەمانەیە؟ I don't have information on that. ئەلکترۆن تێدا نییە بەس بۆ ئەمەل دیفوێ هەزرە چوینە کۆ دوو پرۆتۆن و دوو ئەلکترۆنتان هەڵبژاردووە. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش